جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری و کاروانی ئاوەدانی حکوومەتە لە دەڤەری برادۆست. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە گوژمەی 10 ملیار دینار پرۆژەی خزمەتگوزاری لە بوارە جیاوازەکان پێشکەشی قەزای سیدەکان کردووە و ئەمەش دانیشتوانی سنوورەکەی خۆشحاڵ کردووە. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کابینەی نۆ کە ئەمساڵ چەندین پرۆژەی زۆر گرنگی ئەنجامداوە لەم دەڤەرە. خۆشبەختانە جێی دەستخۆشی و جێی سەربەرزی دانیشتوانی ئەم دەڤەرەیە، بە تایبەت قیرتاوکردنی چەندین ڕێگای استراتیژی ئەم دەڤەرە و چەندین پرۆژەی زۆر گرنگتر. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی زیاتر درێژ بکە بۆ ئەم دەڤەرە کە چەندین ساڵە دابڕیاوین لە پرۆژە. ڕێگەی سەرەکی گوندەکانی گەلی لێتانە و کۆمپانیا جێبەجێکار سەرقاڵی قیرتاوکردنی ڕێگاکەیە. ئەم پرۆژە لەلایەن کۆمپانیای کاکە جێبەجێ دەکرێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆران سەرپەرشتی پرۆژەکە دەکەین. ئێستا کاری قیرتاوکردنی تێدا بەردەوامە نزیکە 8 کیلۆمەتر کاری قیرتاوکردنی بۆ کراوە، تەنها 3 کیلۆمەترمان ماوە. ئێستا ئەو جادەیەکە نەهات بوو خەرک بەدەست ئەو جادەوێنالی ئێستا 14-15 گوند ئیسیفادەی لەو جادەیەکەن. ئەو جادەکە سەرەکیە نەک هەر ببێ منتیقا برادۆستا خەرکەی زۆر ئیسیفادەی لەو جادەیەکە جادەکە زۆر ڕێک و پێک و مەزبوط هات. بەشی زۆری پرۆژەکان لە بواری ڕێگەوبانە و بە تەواوکردنی 3 پرۆژە 148 گوندی دەڤەرەکە بە سەنتەری قەزای سیدەکان دەبەستێتەوە. جادا گەلی لێتانی جادەکە زۆر باشە، زۆر ئیسیفادە لێکەن، زۆر گوندێنە لەسە جادەکە زۆر بە ئیسیفادەیە، هەر هەموو چەند گوندەچێنە لەسەر ئەو گوندان هەموو ئیسیفادە لێکەن، ڕەوەندات ئیسیفادە لێکە. پرۆژەیەکی زۆر گرینگە، دەستخۆشی لە حکوومەتە هەرێما کوردستانێکەین، دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانێکەین. زۆربەی خەڵکی منتیقا برادۆست پێشمەرگەیە شەهیدیانێدای، برینداریانێدای، زەحمەتیانە دیتە. پێویستە لەسەر حکوومەتە هەرێما کوردستانی پرۆژەی زیاتر لە منتیقا برادۆستە جێپەجێ بکات. قایمقامی سیدەکانیش نایشارێتەوە بە تەواوکردنی ئەو پرۆژانە ئاستی ئاوەدانی قەزاکە دەچێتە قۆناغێکی نوێوە و مژدەی ژمارەیەک پرۆژەی دیکەش لە ڕێگەی زاری کرمانجی ڕادەگەینێت. بە شێوەی گشتی لەم ساڵدا بە گوژمەی 10 ملیار دینار پرۆژەکانی خزمەتگوزاری لە سنتەری قەزای سیدەکان لە ئێستادا لە واری جێبەجێکردندا هەم لە سێکتەری ڕێگەوبان کە بەشی زۆری پشکی شێری بەرکەوتووە و هەروەها لە سێکتەری تەندروستیش جگە لەمەش دروستکردنی باڵەخانەی بانکی سیدەکان و هەروە چەند پرۆژێکتری گچکەتریش لە ناو سنتەری قەزای سیدەکان لەلایەن سەرۆکاتی شارەوانیمان لە ئێستادا لە بواری جێبەجێکردندا و هەر لەم ماوە نزیکانەش 2 پرۆژەی تر ئێلانەکرێن. یەکیان دروستکردنی ڕێگای سیدەکان بۆڵەیە کە بە گوژمەی زیاتر لە 1 ملیارەوە هەروەها بە گوژمەی نزیکەی ملیارێک و 700 میلیۆنیش چەند پرۆژێکتری خزمەتگوزاری بە تایبەتی لە بواری ئاوەڕەوە هەروەها قیرتاوکردن لە سنتەری قەزای سیدەکان ئەکەونە بواری جێبەجێکردن. قەزای سیدەکان لە ڕووی کارگەڕیەوە سەر بە ئیدارەی سربەخۆی سۆرانە و زیاتر لە 250 گوندی هەیە و خاوەنی ڕووبەرێکی بەرفراوانە. 20,000 کەس ڕێژەی دانیشتوانی ئەو قەزایە پێک دێنن. ساڵی ڕابردوو لەلایەن کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کرایە قەزا و ئێستاش زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری لێ جێبەجێ دەکرێت. مرشید برادۆستی زاری کرمانجی، سیدەکان.